دژی ئەم هەموارەی وەڕەتیشی ئەەکەینەوە هەموارێک خراە ڕوو بەداخەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەندی کرد لە دەنگدانێکی نایاساییە لە دەنگدانێکا کە پێشتر لە پەرلەمانی عێراق پەیڕەو نەکراوە سێ یاسا بەیەکەوە بخرێتە دەنگدانەوە بۆی ئێمە دژی ئەم هەموارەی وەڕەتیشی ئەەکەینەوە و تا دوا ساتیش چۆن لە ماوەکانی ڕابردووە کارمان لەسەر کردو لە داهاتوو شاکاری لەسەرەکەین سکاڵا تۆمارەکەین بڵین لەسەر ئاسینی و دەوڵەتی کاری لەسەرەکەین ئەمە پێچەوانی هەموو بەیاننامە و ڕێکەوتنامەکانە کە عێراق خۆی واژۆی کردووە کە بەداخەوە ڕێکەوتنی حیزب و کتلە سیاسیەکانە لە پەرلەمانی عێراق سێ یاسایە بەیەکەوە کە ئێمە پێمان وایە هیچ یەکێک لەو یاسایانە بە تایبەتی دوو یاساکەی تر بەداخەوە ئەمەیان ئەخرێتە باری جێبەجێکردن چکە پێش دەرچواندنی دەنگدان لەسەری ئێمە ئەزانین لە ئاستی ناوەڕاست و باشووری عێراق جێبەجێ ئەکرێت لە ڕووی عەمەلیەوە بەڵام ئەمانیانیز بەرگێکی یاسایی بنێ بۆیە بەڵێ ئومێدمان هەیە چکە هەر خۆی لە خۆیە ئەو یاسایانە وەکو وتم لە ڕووی یاسایی و دەستوریەوە مخالفەی قانون و دەستورە بۆیە ئومێدی زۆرمان هەیە کە بتوانین سکاڵەکانمان شوێنی خۆی بگرێت.